سڵاوی خوای گەورەتان لێبێت. زۆر جار ئێمە دەڵین بە خێزان و خانەوادەکان گفتوگۆ بکەن پێکەوە، ژنومێر جابەجارێدا بنیشن گفتوگۆ بکەن پێکەوە، لەگەڵ مناڵەکانتانە گفتوگۆ بکەن، بەڵام وریابن گفتوگۆکردن وەک تۆیە گوهایە پێویستی بە زەمینێکی باش و ژینگەیەکی باش هەیە بۆ ئەوەی کە ئەم تۆوە سەر بگرێ و بەروبوومی هەبێ دنکێک بە 700 دنک بێتە ئاراوە. گفتوگۆکردنیش تەنها قسەکردن نییە، زۆرجار مزاج و طبیعەت و سروشتی پیا و کە لە ئیش دێتەوە تەواو نییە، یا ئافر لە هەندێک حاڵەتی ژیانیا تەواو نییە، تکایە لەو حاڵەتانەدا گفتوگۆکانتان ئەنجام مەدەن. لە کاتێکدا کێشەیەک ڕووی داوە گفتوگۆکان ئەنجام مەدەن، بەڵکو گفتوگۆکان بخەنە کاتێکەوە کە تۆزێ طبیعەتتان سروشتی بێت، کە خەندەی خۆشیەک بێت، کە چێشتێکی خۆشتان هەبێ لە ماڵەوە، کە لەسەر سفرێ بن، کە لە جێگە و پێگەیەک بن بۆ ئەوەی کە بتوانن ئەو گفتوگۆیی کە دەیکەن ئامانجەکەی بێنێتە دی و دەرەنجامێکی جوان و پاک و پڕخەندە و خۆشی هەبێ. سپاس بۆ ئێوە و خەندە خۆشی و گفتوگۆش بۆ هەموو لایەک.